ئەتو پێم بڵێ پێ جوابم دەوە چ ڕوویدا؟ هیچ ڕووی نایەوە با بڕۆینەوە. دوای کامە خوشکت نەخۆشە دڵی خوشکم نەخۆشە؟ هیچ خوشکێکم نەخۆش نییە. پێم بڵێ چ ڕوویدایە؟ هیچ ڕووی نایەوە تەنها بە قسەی براکەت دڵم تەنگ بوو تەواو. سافی؟ بەڵێ. نەفەس سافی لە منداڵیەوە هەر ئەوها بووە. سوعبەت چێ کەسە چی؟ لۆ خۆت یعنی ئەوها دەینی ڕێزەوەی. دڵەکەم تەواو یای لە دڵم و تەواو ئیتر بەسە. بەس تێ بگەم زارم چی گوتیە؟ تەواو هەنێ قسەی ناخۆشی کردو زۆر پێی دڵتەنگ بووم وێ سەبا بچینەوە ماڵەوە. وەکو چێ وەکو قسەکەی بکە قسەکەی بکە. هەر وەکو جاری جاران قسەکانی جارانی سوکایەتی کردن بە ئافرەت کە لە دەرەوە ئیشکە هەر ئەوە بووە. پێی دڵتەنگ بووم و با بڕینەوە ماڵەوە تکایە. نەفەس جان جێ بگرە. ئەمن مێردی تومە ڕێگەم بە تودایە کە ئیش بکەی لە دەرێ وایە؟ هیچ پەیوەندی بەویدا هەیە ئەمن. تەواو هیچ پەیوەندێکی بەوە نییە؟ باشە داوای لێبوردنەکەم بەس با مۆزۆ داخرە و بڕۆینەوە تکایە. کێ بۆ جوابی نایتەوە؟ جانەکەم تەلەفۆنە شێگرنگە دەبی جوابی دەبەوە باشە؟ ئەی لێرە بۆ جوابی نایتەوە؟ پێم گوتی گرنگە کێشەی قوتابیەکە ئێستا دەگەڕێمەوە باش؟ توێژێری کۆمەڵایەتی توێژێری کۆمەڵایەتی کورە بابە ئەمە خیانەتم لێ یەکات لەوەتی شوم پێ کردووە نایەڵێ بزانم قسە لەگەڵ کێیە ئەکات بە بیانوی ئەوەی نابێ ئێمە کێشەی کەسانی کە بزانم بەڵام دڵنیام خیانەتم لێ یەکات ئەبێ بزانم کێیە لە نامەکە شاوان نووسرا بوو. ئەلو کوڕی کچی نازانم تۆ کەیت بەس ئەوە نەت پێ ئەڵم تکات لە یەکەم هەرچی دلایە پێم بڵێ بۆم بنێرە ئەی هەوار دایخستەوە ئێستا بە ناوی توێژەری کۆمەڵایەتی لەم ژووریا دەنیشت و خیانەتەکا لە من وا ئەزانی من جێلم ئەی هەوار حەزەکەی ڕسمی مێردەکەت ببینی لەگەڵ ئافرەتێکە ڕەشوان 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 چ بووە چ بووە چ بووە؟ وەرە ئێرە ڕەشوان زۆر بەجددیتە بە ناوی توێژەری کۆمەڵایەتیەک چیتە و ژوورە قسە لەگەڵ ئافرەتەکەی دەڵی بە من کێشەی قوتابیانە کێشەی قوتابیانە تۆ خیانەت لە منەکەی وازانی من جێلم چ نەفەس خیانەتی چێ؟ قابلە تۆ بینەناسی؟ لە دوێنەوە نامە بۆیە فەرمو سەیری کە سەیری نامەکانت کە فەرمو سەیری کە سەیری ڕسمەکانت کە دەیت تەلەفۆنی بۆ بکە تەلەفۆنی بۆ بکە بڵێوانیە دەی بینوسە سەیری کە سەیری خۆت کە لەگەڵ ئافرەتە چێ وەڵڵا ئەمن ئەوە نیمە فۆتۆشۆپاوە زیرەکی دەست کردە بەڕاستە خێرا بینوسە بمێرە دێ و مۆبایلەش ڕقەمەکە بنووسە ئێستا ئەچمەوە ماڵی باوکم زۆر عیبە بۆ تۆ سیقەم بۆ کردی توێژەری کۆمەڵایەتی توێژەری کۆمەڵایەتی توێژەری کۆمەڵایەتی ئەمە توێژەری کۆمەڵایەتیت بوو نەفەس توخوا تۆ پیاوی نەفەس دای خوا بینە نەفەس کچەکەم بابەکەی خۆ جۆ لە بابت ڕابگرە ڕەشوان کوڕەکی باشە پەروەدەکی جوان کرایە بەس ئەمن دڵنیام کەسێک هەیە دەوێ ژیانی گۆتەیەک بداتن باوکەی گیان ڕەشوان درۆی لەگەڵ من کردووە چەند ساڵە بە ناوی توێژەری کۆمەڵایەتی چێ قسە لەگەڵ ئافرەتە ئەکە و خیانەت لە من ئەکات بەڵگەت لە دەستا باوکەی چۆن لە دەستم نییە فەرمەوە تا سیرکە باشە کچم باشە دەبا بینەشی لە گەمالی بابت دانیشە هیچ مەکە با تاقیقێکی لەسەوەی بکەین با دڵنیابین کە ئەوە ڕاستیە باوکە وەڵڵا ڕاستە بەخوا ڕاستە باشە باش خۆچمان زەرەر نەکردیە خوددا لەگەر سەبرگرانە کچەکەی خۆم دەب تۆزێک سەبر بگرە باشە باشە باوکەی گیان فەرمی دەست پێ بکە